هەر لە یەکەم دەست لە ناودەستنانی مێژووی بۆ واژۆکردنی ڕێکەوتن لەسەر لابردنی چەکی ناوچی، ترامپ و سەرۆکی کوریای باکوور یەکەم هەنگاویان بۆ نووسینی قۆناغێکی نوێ لە پەیوەندیەکانی نێوان وڵاتان هەڵێنایەوە. دەبێتە جێگای سەرنجێکی زۆری خەڵک و زۆر خۆشحاڵ دەبن و ئێمە هەوڵ دەدەین گرفتێکی زۆر گەورە و مەترسیدار بۆ سەرجیهان چارەسەر بکەین. بۆ ترامپ ئەوە کاتێکی گەلێک گرنگ بوو و بە دەنگی ئەمریکای گوت ئەوە دەرفەتێک بوو پێی خۆش بوو کەڵکی لێ وەربگرێت. ئێمە زۆر چاکچووینە پێش و زۆریشمان پێ خۆش بوو تێدەگەن کە ئەمەش چەندە بەلامەوە گرینگە. مەبەستم ئەوەیە کەسانێکن کە هەندێکیان نییە گرنگ نییە چی ئەنجام دەدەیت بوونی ئەو هەستە گرینگە. ئێمە سەبارەت بە ئەوە قسەمان کرد و پێم وایشتی باش بۆ کوریای باکوور ڕوودەدەن. لە دەمێکدا کوریای باکوور بەڵێنی بۆ لابردنی چەکی ناوچی دەدات، ئەمریکا پێشنیاری پاراستنی ئاسایشی دیاری نەکراویدا و گوتیشی مەشقەکانی لەشکری لەگەڵ کوریای باشوور ڕادەگرێت. بۆ هەردوو لاوە تەنیا بابەتێکی چاوپێککەوتن و سڵاولەیەکردن و ناسینی یەکتری و جۆرێک لە پەیوانی ڕێگایە بۆ توێژەکان لە داهاتوودا. کۆبوونەوەی لووتکەی لەگەڵ کوریای باکوور بە دوای کۆبوونەوەی حەوت وڵاتانی پێشەسازی لە کانەدا هات کە ترامپ و سەرۆکوەزیری کانەدا سەبارەت بە بازرگانی و گومرگ لەگەڵ یەکتر زۆر ناکۆک بوون و کانەدا سۆزی تۆڵاستانەوەیدا. وەکو خەڵکی کانەدا ئێمە لە سەرخۆ و ماقۆڵین، بەڵام هەڕەشەمان لێ ناکرێت. کردارەکانی هێرشبەرانە و پێشبینی نەکراوی ترامپ لەسەر ئاستی جیهانی ڕیشەی دەگەڕێتەوە سەر بەڵێنەکانی کاتی هەڵمەتەکە کە بە پشتیوانانیدا. زۆرتری ئەوەی ترامپ لە ڕێبازی دەرەوەدا ئەنجامی دەدات بە شێوەیەکی گونجاو نییە، بەشێکە لەو بوارەی ئەو پیادا دەڕوات. وێ دەچێت ترامپ چاوەڕوانی هەبێت کۆبوونەوەی لووتکەی لە نێو خۆی وڵات پشتیوانی بۆ زیاد بکات و ڕاوەرگرتنی ئەم دویانە ئەوە دەگەێنێت. ئەوەی ئێمە بە ئەو ڕاوەرگرتنە بە ترامپی ئەڵێن ئەوەیە کە ئەو ژمارانە هەروە زیاد دەکەن. ڕێژەی پەسەندی مامناوەندی بۆ ماوەیەکی درێژ 39 بۆ 40 بووە، بەڵام لە هەفتەی دوای ڕاوەرگرتنی ئێمە گەیشتۆتە 42، هەر هەفتەیەک پێش گەیشتە 43 لەسەد. چاوەڕوانی دەکرێت ترامپ کۆبوونەوەی لووتکەی وەک دەستکەوتێکی گەورەی سیاسی بخاتە ڕوو، بەڵام ڕوون نییە ئەمە چەند یارمەتی بە کۆمارەکان دەکات لە دەمێکدا ڕوبەڕووی هەڵبژارنەکان بۆ کۆنگرە لە مانجی 11 ساڵدان. پێم وایە لە ئەو هەڵبژاردنەدا هەمیشە سەرۆک کەسی سەرەکیە، ئەگەر چی لە ڕووی تەکنیکی دەنجی ئەو لەسەر کارتی دەنگدان نییە، بەڵام ئەو کەسێکە کە پارتی بەرامبەر دەنجی پێنادا و ئۆپۆزیسیۆنێکی بەهێز لە لایەنی دموکرات لە بەرامبەر ترامپدا هەیە. ئێستا ماوەتەوە سەر ترامپ کە سەردانی بۆ کوریای باکوور دەخاتە چ چوارچێوەیەک، ئەگەر چی پرسیار سەبارەت بەوە هەیە کە لە ڕاستیدا لە سنگاپۆر چ دەستکەوتێک هەبوو.